یەکێکی تر لەو شتانەی کە حەقە زۆر جار ئاماژەی پێ بکرێ مەوزوعی سەبرگرتنە لە کاتی عیبادەتە. زۆر مهمە ئینسان لە کاتی عیبادەتە سەبری هەبێ، بە تایبەتی حاج، عمرە، ڕۆژوگرتن لە ئیسەوە دایمە نزیک بووین تۆ لە مانگی ڕەمەزان حقیقەت زۆر پێویستە ئێمە سەبرمان هەبێ لە کاتی پەرستشەکانە. ڕۆژێکیان بێرم دێ لەگەڵ دایکم و محەممەدی برام و خێزانی محەممەد و خێزانی خۆم و کۆمەڵێک لە برادران و دۆستانی کفری چوین بۆ عمرە ساڵێک لەم ساڵانەی پێشوو کە چوین حاجی سەرکەوت خوای تەعالا لێی ڕازی بێ خۆی ئیشوکاری بوو وتی مامۆستا مادام تۆ های لەگەڵ قافڵەکەیە حەزەکەم تۆ خۆت سەرپەرشتیان بکە و قافڵەکە زۆر نییە و بەیەکەوە بڕۆن. ئیتر ئێمەش کە کەوتینە ڕێ قەدەر وا بوو گەشتینە مەدینە یەکەم جار لێرە ڕۆیشتنە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە گەشتینە مەدینە هین بوو تقریبا شەوێ درەنگ بوو شەوێکی درەنگ بوو. ئیتر وتمان کاکە کەیفی خۆتانە هەر کەسێک ئێچێ بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بچێ و هەر کەسێکیش پەلە ئەخەوێت و ئیسراحەتەکە ئەتوانێت نوێژی بەیانی بچێ بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئەو شەوە هیچ بە ڕۆژە هەموو بۆ نوێژەکان چوین. دوای ئەوە شەوەکەی یعنی ڕۆژێکمان تێپەڕ کردووە شەوەکەی کۆبوونەوەمان کرد بە ئەهلی قافڵەکە بەوانەی کە لە قافڵەکە بوون کە طبعا من تووشی حاڵەتێک هاتم قوڕێکیشم نووسا بوو بە حاڵ قسەم پێکرا دەستم کردە قسەکردن یەشتا من نەموت ئەلحەمدولیلا و ئەمانە کابرایەک داپەڕی خەڵکی کەلار کابرا داپەڕی و تووڕە بوو وتی کاکە ئێوە بەس مهم لاتان پارەکەیە بەس پارەکە لاتان مهمە کاکە ئێمە یەک هەفتەیە هاین لەیرە ئێوە لێمانتان نەپرسێتەوە. طبعا منیش ئیتر نەجارێ نە دوو نەسێ کوڕەکەی لەگەڵا بوو خەڵکەکە هەمووی بێزار بوون یعنی موقفەکە زۆر ناخۆش بوو زۆر. ئیتر منیش وتم برا کاکە تۆ هەڵەی یەک من مەسئولی قافڵە نیم من تەنها لە جیاتی کاک حاجی سەرکەوت ئیشەکان بەڕێوە ئەبەم دوو ئێمە هەفتەیەکە نیمان لەیرە دوێنێ درەنگێکی شەو سەعات 12 گەیشتینەتە ئێرە و ئێسەش یەکەم کۆبوونەوەمانە یەکەم شەوە و یەکەم کۆبوونەوەمانە. وتی نەبابە یەک هەفتەیە ئێمە لەیرەین کابرا لی تێکچوو بوو خۆی تووڕە کرد. منیش وتم بابە تۆ کوڕی فڵانە کەس نیت وتی بەڵێ. وتم کاکە تۆ ئەوە باوکتە بەڵێ. وتم کاکە ئێمە هەفتەیەکە لەیرە نیە یەکەم شەومانە ئەم شەو بێجگە لە دوێنە شەو درەنگ هاتین. وتی بابە وەڵڵا یەکەم شەومانە ئەمڕۆ یەکەم ڕۆژە ئەمڕۆ یەکەم تووڕە بوو لە کوڕەکەی بابێ ئێمە هەفتەیە لەیرەی کابرا لی تێکچوو بوو سوبحان الله غێر یعنی لەوانەیە کابرا کاسب بێ بەیانیان زوو هەڵەسێ ڕە بە دوکان و ئێوانان دێتەوە و حاڵەتێکی تەبێ بەڵام ئێستا وەزعەکە گۆڕاوە زۆر خەوتووە کابرا لی تێکچوو بوو. وەڵی تر حتا قەنەعەتمان بە کابرا کرد بەچی حاڵێ و وتارەکەم دا بەس من دەنگم نووسا بوو دوای کابرا هاتوو اعتزارێ کرد و بەخوا داوای لێبوردنەکەم و نەمزانی ئەمانە مهم ئەوەیە بەسم سەبرە. جارێکی تر بۆ عمرە چوین تەلەبەکانی مزگەوتمان برد تەلەبەی مەدرسەی ئاینیەکەی کفریمان برد بۆ عمرە چوین بۆ یەکەم جار چوینە مەککە لە قافڵەکە ئێمە قافڵەکەمی تەلەبە بوو بەڵام تەکلیفیان لێ کردین دوو عایلەمان لەگەڵا هات یەکیان باوک و دایکی تەلەبەیەکمان بوو و برادێکیشیە بوو خاوەن بەنزینخانەیە لە کەلارە تا ئێستا خۆی و وابزانام دوو ژنیا بوو هاتوبوون یان خۆی و خێزانێک و خوشکێکی ئیتر بیرم نییە بەس دوو ژن بوون لەگەڵامون. چوینە مەککە ڕۆیشتنە فندقەکە لە فندقەکە پرسیارم کرد لە خاوەن فندقەکە وتم کاکە چەند ژوورمان هەیە ژوورەکان چەندین وتی وەڵا ئەوە ژوورەکانی کیان شەشیە دوانی پێنجیە یەک دوانێکی چواریە و دوو سیانیمان هەیە دوو سیانی ئەیوتم دوو نەفەری وتی دوو نەفەریمان نییە. منیش بە حاجی تەها عالانی کە مەسئول قافڵەکەمان بوو
وتم كاك حاجی تەها با تەلەبەکان تەوزیعکەین 6 و 5 پێدەینەوە زگوردن و گەنجن دووسەیەکە بۆ حاجی فلان و ژنەکەی و مناڵەکەی کاک فلان و هەردوو ژنەکە کە هەن لەگەڵەیە بۆ ئەوان دانین لەبەر ئەوەی بتوانن و ئیسراحەت بە یەکەوە بن. بەڵام با پێشە زگوردەکان لە کۆڵۆکەینەوە با بڕۆن کەس داوای سییانەکان نەکە فلان و فلان و فلان بڕۆنەوە 6 نەفەری فلان و فلان و فلان 5 نەفەری فلان خۆی پێ نەگیرا کابرای ئەبوو بەنزین خانە تووڕە بووتی ئێستا بۆم دەرکەوت هەرچی مەلا و شێخەیە کشتیان فێڵباز و کڵاوچی درۆزنن لا حول ولا قوة إلا بالله پیاوی ئەوێت خۆی بگرێ لەبەر خاتری ئەو من بۆ ئەو ئەیکەم و ئەویش ئاوا بڵێ زۆر بێتاقەت بووم خۆمم گرت هەر چۆن بێ بەڵام وتم حاجی فلانە و بۆنی تۆ ئەممان هێنا ها تەماشاکە چێڵێ مهم گشتمان تەوزیع کرد دوایی کە گەیشتە ئەوان وتم کاک دوو غورفەی 3 نەفەریمان بۆ کاک حاجی بۆ ئێوە دامناتە لەبەکانم گشتی زگورد بن تەوزیع بەڵام ئەم دوانم بۆ تۆ و خێزان و کوڕەکەت ئەمیش بۆ کاک فلان و هەردوو ژنەکەکە لەگەڵیە تایبەت بۆ ئێوە دامنا هەروامەوت کابرا زانیەی من بۆ ئەو کردمە پەشیمانەوە بوو نەی ئەزانی چی بکە وتم کاک حاجی فلان قبولیش ناکەم کەس بێداوای اعتزار بکە تازە تەواو چووکە غەڵەتەکەی کرد سەبری نەکرد یەک تۆز اعتزارش قبول ناکەم وڵای تر مهم وتمە جەماعەت خۆتان حازر کەن دەستێش بگرن چین بۆ حرەم یەکسەر ئەمرە دەستی پێکەین کە چوین لە ڕێگا زۆر ئەحاد بێت بۆ لام هەر ڕێگان پێ نەدا بێتە لام ئیتر زۆر تووڕە بووم زۆر کە گەشتینە ناوی حرەم بەر لەوەی دابەزی بۆ لای کەعبە بۆ لای بەردە ڕەشەکە بەر لەوەی دابەزی چەند دەرەجێکە دابەزیتە خوارەوە لەوێ حات بەردەم میگرت حات بەردەم میگرت وتی مامۆسا جەماعەت گشتیان لە دواوە مامۆسا بیکە بە خاتری ئەو ماڵی خوا گردن بازاکە لا حول ولا قوة مامۆسا ها مامۆسا ئەوە ماڵ خوایە ئێمەشان لەم شوێنە مامۆسا توخوا وەڵی تر ڕاستیەکەی منیش ناچار بووم وتم براینە لەبەر خاتری خوای پەروەردگار لەبەر خاتری ئەوەی هاین لە ماڵی خوایە گردنی ئازاکەم بەس ڕجاد لیەکەم ئێمە زۆرمان بەدەمەوە ما ئیتر ئەم هەڵە دووبارە نەکەیتەوە ئێمە درۆزن نیمان فێڵباز نیمان کڵاوچی نیمان دائیمەن خەڵکە خێنە سەر خۆمان ناخێنە سەر خەڵک وڵی تر الحەمدولله تا کۆتایی لە ئاخیریشا لە مەتارە کە گەیشتە مەتاری سلێمانی هەم جارێتتر باوشی پێمان کرد مامۆسا توخوا گردن مازاکە و توخوا نازانم گردن تازە بێت تازە ڕۆی هەرچی بوو سەبر زۆر مهمە سەبر زۆر مهمە ئینسان سەبری هەبێ بۆ ئەوەی تووشی هەڵە نەبێت خوا لە گوناحمان خۆش بێ